تەپڵی شەڕ و سازشی تاران بۆ کورد. ئایا لایەنەکانی ڕۆژهەڵات دەچنا گفتوگۆ لەگەڵ کۆماری ئیسلامی؟ لە کاتێکدا شەڕی ئەمریکا و ئێران بەردەوامە، هیچ ئاسۆیەک بۆ کۆتایی هێنانی دیار نییە. لە هەنگاوێکی کتوپڕ و بێ پێشبینیشدا تاران دەرگای سازش و امتیازاتی بۆ لایەنەکانی ڕۆژهەڵات خستووەتە سەر پشت. تاران کە ئێستا لە ژێر گوشاری توندی نێودەوڵەتیدایە پێشنیازی دانوستانی داوەتە کورد. بە پێی زانیاریە نهێنیەکان لە پێشنیارەکە، کەمکردنەوەی فشارە ئەمنیەکان، پێدانی مافی کلتوری بە کورد، ڕاگررتنی هێرشە سەربازیەکانی سەربارەگای لایەنەکان لا هەرێمی کوردستان لەخۆ دەگرێت. بەڵام ئەوەی ئەوەندە دیبلۆماسیەکانی تارانی تووشی شۆک و نیگەرانی کردووە تاوکو ئێستا هاوپەیمانی لایەنەکانی ڕۆژهەڵات وەڵامی پێشنیارەکەیان نەداوەتەوە. لایەنەکانی ڕۆژهەڵات بڕوایان بە بەڵێنەکانی تاران نییە، پێیان وایە هەرچی دەڵێن لەژێر فشارە و بەڵێنی کاتیە. هاوکەت لە بەرامبەردا لە ناڕوونی سیاسەتی ئەمریکاش لە شەڕی ئێران نیگەرانن. بەوپێی هیچ ئاسۆیەک بۆ ئایندەی ئەم شەڕە و ئامانجی واشنتۆن دیار نییە. کورد چاوەڕێی ڕوخانی ڕژێمە، بەڵام لە بەرامبەردا ترامپ قسەکانی ڕوون نین. ڕۆژێک باسی ڕوخان دەکات، ڕۆژێکیش باسی دانوستان. بەڵام ئەوەی تایبەتە بە پەیوەندی کورد و تاران ئەزمموی تاڵی ڕابرد و فاکتەری نێودەوڵەتی ئێستا لایەنەکانی ڕۆژهەڵات نانەوێ خۆیان لە هاوپەیمانیان ڕوخاندنی ڕژێمدا ببڕێنن. ئەوەی هەڵیان بژاردووە چاوەڕوان نییە. لە کاتێکدا بارەگا و کەمپەکانیان لەژێر بردومانی گروپە میلیشیاکان و سوپای پاسداراندان.